بەڵێ بە سەرەتا بانی تەماش بەیانی بینەرانی تەلەڤیزۆنی میدیایی کەرکووک باش پیرۆزبایی سەرەتا پیرۆزبایی لە تەواوی خەڵکی دانیشتوانی شاری کەرکووک دەکەم بە بۆنەی سەرکەوتنی هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک و بە تایبەت زۆرینەی دەنگەکان بەدەستێنانی زۆرینەی دەنگەکان لەلایەن هاوپەیمانەتی کەرکووک هێز و ئیرادەمانە. لە ڕاستیدا پێکەوژیانی ئاشتیانەی نەتەوەکان ئەمە چەمچێکە ئەم چەمکە لە زۆربەی ناو نەتەوە و پێکاتەکانی گەلانی دنیادا زۆر قسە و باس و خواسی تێدا کراوە. بۆیە ڕەوانشاد مامجەلال هەر لە سەرەتاوە باسی لە پێکەوژیانی ئاشتیانەی نەتەوەکان کرد و زۆر جەختی لەوە دەکردەوە کە ئایا نەتەوە پێکاتەکانی کەرکووک لەسەر بنەمایەکی چەمکی هاوڵاتی بوون هەمویان بەیەکەوە بژێن لە ژێر سیستمێکی حکومڕانی دادپەروەراندا. ئەوانەی لە ماوەی ڕابردوودا ڕووی داوە بە تایبەتی پاش 18 ساڵ لە ئەنجامدانی هەڵبژاردن ئەم هەڵبژاردنە نەخشەی بە دڵنیاییەوە نەخشەی سیاسی و ئیداری لە شارەکە دەگۆڕێ و ئەکاتە دەرخەری ئەوەی کەوانەتەوە پێکاتەکان لە دەنگدانیان بە بەو پارت و سیاس و لایەنانە و کە دەنجیان پێداون ئەمە دەرخەری ئەوەیە کە خەڵکی خوازیاری خەڵکی کەرکووک چییە؟ داخوازیەکانی چییە؟ بە نمونە ئێستا تەواوی دانیشتوانی شاری کەرکووک لەم هەڵبژاردنە بە پێی ڕێژەیەکی باش بەشداریان کردووە. ئەم بەشداریکردنە گزارشتە لەوەی کەوا نەتەوەکان و پێکاتەکان قەبارەیان چەندە و خوازیاری چین وتیانوێ چ پارتێکی سیاسی حکومڕانیان کە چونکە ئێمە نابێ ئەوەمان لەبیر چێ ئەوە سیستمی حکومڕانی و سیستمی حکومڕانیە دیاریەکە کە چ جۆرە شێواز و فۆرمێکی پێکەوەژیانی ئاشتیانی نەتەوەکان بخاتە چوارچێوە ڕاست و دروستەکەی خۆی. بۆیە دیقەت دەنێوە لەم بانگەشەی هەڵبژاردنەی ڕابردوودا کە تەواوی پارتە سیاسەکان و لایەنە سیاسەکان و پێکاتەکان چ دروشمێکیان بەرزەوە کردبوو. هەندێکیان دروشمی تۆندڕەوی و سەرڕۆیی دەمارگیری شۆفێنی بوو، هەندێکیان وەکو هێزە کوردەکان باسییان لە چەمکی پێکەوژیانی ئاشتیانە کرد. ئەمەش گزارشت بوو لەو فەلسەفەیەکەوە ڕەوانشاد مامجەلال لە دێر زەمانەوە لە سەرەتاوە لە 2023ەوە دەیویست کردبیە وەکو عەقیدەیەک وەکو بیر و باوەڕێک کە دەبێت پێکاتەکانی کەرکووک لە چوارچێوەی سیستمێکی حکومڕانی سیاسی و ئیداری دادپەروەرانە هەمویان لەسەر بەرمەبنای چەمکی هاوڵاتی بوون مافەکانی خۆیان و ئازادیەکانیان پیادە و ئەوە بکەن بەدەست بێنن. بۆیە ئێمە ئەوەی کە دیقەتی دەین ئێستا نەخشە سیاسیەکە گۆڕا. ئەوەی کە لە ڕابردوو لە پاش هەڵبژاردن لەم ڕۆبەدواوە نەخشێکی سیاسی دێتە پێشەوە و ئەم نەخشە سیاسیەش بریتە لەو بەربژێرانەی کە دەرچوونە بۆ ئەنجومەنی پارێزگا لە هەموو پێکاتەکان شکر بۆ خوا یەکێتی نیشتیمانی کوردستان یا هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە دەنگی یەکەمە و هەروەها زۆرترین کورسیشی بەدەستهێناوە کەواتە ئەمە دەرخەری ئەو ڕاستیەشە کەوا پێکاتەکان ژمارە و قەبارەیان لە شاری کەرکووک و یا پارێزگای کەرکووک چەندە. بۆیە ئەو دروشمانەی لە ڕابردوو هێزە توندڕە و شۆفێنی و دەمارگیریەکان بەرزیان دەکردەوە ئێستا ئەو حەقیقەتە بە دەرکەوت کە قەبارەی هەر هێز و لایەنێک چەندە بە. کاک جەنگی ئەنجامی سەرکەوتنی هەڵبژاردن کە ڕۆن و دیارە لیستی هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە لە یەکەمەکان و سەری سەرەوەیە. بەر لە ئەنجامی هەڵبژاردنیش لیستی هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە لە ناو شاری کەرکووکە زۆر بە گەڕوتینەوە کاری بۆ ئەوە کردبەوەی پەیامی پێکەوەژیان و ئاشتیانە بڵاوکاتەوە. دوای هەڵبژاردن ئەم بیر و باوەڕە چۆن پیشانی خەڵکی کۆمەڵانی خەڵکی شاری کەرکووکە دەن یاخود چۆن وا ئەکەن کە ئەم بابەتە قبولکەن چکە لە پێشووترە تۆزێک نەنگی کەوتەنێو ئەم بابەتە و جیاکاری دروست بوو. چۆن لە سیستەمی تازەی فەرمانڕەوایی لە پارێزگای کەرکووکە ئەم بابەتە ڕوونەکەنەوەیان ئیخەنە بەرچاوی خەڵک؟ تەبەن بە دڵنیاییەوە هەموو پارت و هاوپەیمانیەتێک و لیستێکی سیاسی کارنامەی هەبووە بۆ بانگەشەی هەڵبژاردن. ئەگەر ئێمە دیقەت بدەین هەموو پارتە سیاسەکان
ئەو کارنامەیان بۆ چۆنیەتی ژیانکردن بۆ چۆنیەتی حکومڕانی لە پاش هەڵبژاردن لە کارنامەی بانگەشەی هەڵبژاردنەکەیان بەدەرەکەوێ ئەوەی کە دیار دیقەتماندا ئەم جارە هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە بەرنامەیەکیە بوو ئەم بەرنامەیە گوتی ئەگەر من بسمە حکومڕانی زۆرتری کورسەکانی ئەنجومەنی پارێزگا بەدەست بێنم ئەوە ئێمە ئەم بەرنامەیە جێبەجێکەین بەرجامەکەش بریتە لە ڕۆچوون بە قوڵایی چەمچی پێکەوەژیانی ئاشتیانەی نەتەوە و پێکاتەکان ئەمیش گزارشتێکە کە بە شێوەیەکی دادپەروەرانە و ئەم ئەنجومەنە ئێمە لە بیرمان نەچێ ئەنجومەنی پارێزگای کەرکووک ڕاستە هەڵبژاردنێکی نەوەکاڵی و ناوخۆییە بەڵام ڕەهەندێکی ناوخۆیی و هەرێمایەتی و نێودەوڵەتیشی هەیە ئەو کاتە ئەم هێز و لایەنە سیاسیانە ئەم کارنامەی کە پێشکەشیان کردووە لەس یعنی بە پلەی یەکەم بە مەبەستی خزمەتگوزاریە ئەو خزمەتگوزاریانە دابین کرێ بۆ هاوڵاتیانی شاری کەرکووک لە ڕووی جادەوبان کارەبا ئاوەڕۆ تەندروستی خوێندن ئیتر پێداویستەکانی وزە لە شارەکەیە بۆیە ئەم ئەنجومەنە کارەکەی کاری دابینکردنی زۆرترین خزمەتگوزاریە بۆ دانیشتوانی شاری کەرکووک ئەمە لایەنێکیانەکە ئەمە مەهامە ڕیس با بڵین ئەمە ئیشە گرنگەکەی ئەوان لەمە چڕە بێتەوە سەرباری ئەوە چاودێریکردنی دام و دەزیاک تەنفیزیەکان بە نمونە مەسەرەن فەرماگەکانی دەوڵەت کە چۆن کارەکانیان ڕادەپەڕێنن و خەلەل لەکوێ هەبێ و لەکوێ گەندەڵی هەبێ ئەمان دەبنە چاودێریی دیار بە دیار فەرماگەکانی دەوڵەتەوە لە ڕوویەکی تریشەوە ئەمە ئەنجومەنی پارێزگا دەتوانێتن فۆرمێک دروست بکاتن بە هەموو لایەنە سیاسیەکان و هەموو هاوپەیمانەتەکان بۆ دروستکردنی فۆرمێکی پێکەوەژیانی ئاشتیانە ئەمە دیوە سیاسیەکەیەتی بۆیە لە هەر کاتێک ئەگەر باز لەوە بکرێتن پێکەوەژیانی ئاشتیانە لە هی پێکاتە و نەتەوەکان لە هەر جێگەیەکی دنیادا ئەوە گزارشت لە بیرکردنەوەی عقلیەتی ئەو پارتولایەنە سیاسیانە دەرەبڕێ و دەبێت ڕێککەوتنێکە بێ لەسەر ئەو خاڵە هاوبەشانەی کە چۆن بتوانن خزمەت بە هاوڵاتیە و دانیشتوانی شاری کەرکووک بکەن بۆیە لێرە دەبینین ئەم قۆناغا لە پاش هەژدەی مانگەوە قۆناغێکی نوێ دەستپێکە و هەروان نەخشە سیاسەکەش گۆڕا ئێستا گەورەترین هێزی لایەنی سیاسی براوە هاوپەیمانەتی کەرکووک هێز و ئیرادەمانە کەواتە ئەم هاوپەیمانەتێ دێ بە بەرنامەکەیەوە ئەوێ ئەو بەرنامەی کە پێشتر داینابوو لە بانگەشەی هەڵبژاردن بۆ خزمەتکردنی شاری کەرکووک واروەها بۆ چۆنیەتی فۆرمی سیاسی و ئیداری لە شاری کەرکووک دووبارە ئەو کاتە لەسەر بەرمەبنای چەمچی هاوڵاتی بوون هەوڵ دەداتن کەوا زۆرترین خزمەت و ئەوە پێشکەش بە شاری کەرکووک کە ئاشتی کۆمەڵاتیە پارێزێ هەموو ئەم بەردامانە ئەگەر ئێوە دیقەت بدەن لە بانگەشەی هەڵبژاردن هەموو ڕەنجی دابەوە بەرجەستە بوو لە کارنامەکەی کەرکووک هێز و ئیرادەمانە کاک جەنگی بابەتێکی زۆر جوانە وروژاند لە کاتی بانگەشەیە تەواوی ئەو لایەنانەی کە لە سنووری پارێزگای کەرکووک بوون کۆمەڵە پەیامی خۆیانە بوو کۆمەڵە وتافی خۆیانە بووکو بانگەشە بەکاریان ئاورد تاکو چەند گرنگە ئەم پەیام و ئەم وتافانە لە دوای هەڵبژاردن لەگەڵ ناوەڕۆک و ئەجەندای بۆ نمونە ئەو لایەنانە یەک بگرێتەوە کە هەمیشە بانگەشەی خزمەتکردنیان بۆ شاری کەرکووک کردووە وەجاریتر هەلی کار بۆ گەنجان دروست بێتەوە وەجاریتر لە ڕوە ئەدەبی و بۆ نمونە نووسەرەکان شاعیرەکان و وەرزشەوانان تەواو هەمویان سوود ببینین لە وتافانی کە ئەو لایەنانە کە داوای ئەوەیانە کرد کە جاریشتر یانێ خوێنێکی تازە بکەنەوە بەبەر شاری کەرکووکە و کەرکووکێکی خۆشەویست و ماڵێکی گەورە بوو هەموو تاکێک فەراهەم بکەن و جیاوازینەکەن لە نێوان نەتەوەکانە و جیاوازینەکەن لە نێوان ڕەنگەکانە ئەمیش دوجار ئەبێتە پەیام و ئەجەندایەکی جوان بۆ ئەو لایەنەی کە قسەکانی لەگەڵ بانگەشەکانی یەکی کردەوە بەڵە خۆی ئەتۆ دیقەتدا کە هەڵبژاردن ئەگەر بە شێوەیەکی سروشتی بخۆی بڕێوە بچێت 4 ساڵزارێک ئەو کاتاوە وڵاتیانەی کە دەنگ دەدەن بە لایەنێکی سیاسی یان بە قەوارەیەکی سیاسی یا بە هاوپەیمانێتێک ئەو 4 ساڵە تەجروبەیان دەکەن ئەگەر کاری باشتریان کرد ئەوە دەنگدەرانیان زیاتر دەبێت ئەگەر کاری خراپیان کرد ئەوە دەنجیان پێ نادەن و دەکشێنە دواوە پاشەکشە دەکەن لەبەرەوە ئەمە گەورەترین تاقیکردنەوەیە بۆ هەموو هێز و پارتێکی سیاسی کە ئایا ئەو دروشمانایی بەرزی کردبووە تا چەند دەیگەێنێتە قۆناغی ئەوەی کەوا بڕوا لە کردەکیدا ئەمە جێبەجێ بکاتن چونکە ئەمڕۆکە خەڵک شکر
هەموو لایەک دەزانێت خەڵک وشیارە و دەزانێتن کە دەنجی داوە بەلایەنێکی سیاسی متمانەی پێکردووە بە دڵنیاییەوە ئەو پارتە سیاسیە ئەو هاوپەیمانەتیە لە ڕابردوودا شتێکی لەلای ئەو هاوڵاتیە دروست کردووە بۆیە دەنجی پێدا بۆی لە ئێستا بەدواوەش دووبرە لە ئێستا بەدواوەش ئەم 4 ساڵە دەبێتە ئەم ئەنجومەنی پارێزگایە دەبێتە ئاوێنەیەک کە هاوڵاتیان تەماشایان دەکەن تەماشای پارتە سیاسیەکانەکەن تەماشای ئەو لایەنە سیاسیانەکەن تا چەند خزمەت بە شارەکە دەکەن دەمە لەم شارەدا ئەبێ هەندێک شت هەیە لە بەرچاو بژیرێ پێکاتەی شاری کەرکووک وەکیس پێکاتەی شارێکی تر نییە ئەم پێکاتەیە پێکاتووە لە چەند نەتەوەیەک و هەروە چەند مەزەب و ئاینزایەکیش لەبەرەوە ئەمە مامەڵەکردن لەگەڵ ئەم دۆسیەیە دەبێت بە شێوەیەک بێ خەڵک هاوڵاتیان بزانن ئەو پارتە سیاسیانە چۆن مامەڵەیان لەگەڵ دەکەن بۆەوەی تاکوتت بتوانن هەڵسەنگاندنێک بۆ کاری و حیزبانە بکەن ئەمە نمونەیەکت بە باز دەکەم ئێستا لە کەرکووک ئەگەر پارتێکی سیاسی بینی دەنگەکانی زیادی کردووە و زۆرترین کورسی بەدەستێناوە ئێمە دەبێت بگەڕێینەوە بۆ دووشت بزانین ئایا پاشخانی مێژووی ئەم پارتە سیاسی چۆن بووە و خەڵکی دەنجی پێداوە کار و چالاکیەکانی چی بووە چەند بە خزمەتی شاک بە دەنگ هاوڵاتیانیەوە هاتووە چ لە ڕووی نەتەوەی چ لە ڕووی ئیداری چ لە ڕووی خزمەت گوزاریەکان چ لە ڕووی ئەوەی کە شکۆی تاچی کوردی بەسەر لێرە پاراستووە بۆیە کە تۆ دەبینی ئەمڕۆکە هاوڵاتیان کە ئەم متمانەیان بەو پارتە سیاسیە کردو و دەیجیان پێداوە و بە تایبەتتر ئەوەی قسەکەم بە مەبەستی هینی هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە ئەو جۆش و خۆشەی کە ئێمە بینیمان چەند ڕۆژی ڕابردوو و تا دوێنە شەوانیش بەردەوام بوو لە شارەکانی تری کوردستانیش بۆ پشتگیری و هاوسۆزی و بۆ بەشداریکردن لەو سەرکەوتنەی کە ئەم هاوپەیمانەتێ بەدەستیهێناوە ئەمە وەک باسم کرد ڕێگوڕیشەیەکی مێژووی هەیە ئەم پارتە سیاسی تا چەند توانیوێتی بگاتە قوڵایی هەموو ماڵەکانەوە لە ویژدانی هەموو تاچێکی کوردی کەرکووکدا بێ لەبەرەوە ئێستا ئەو دەنگدەرانی کە دەنجیان بە ماوپەیمانەتێدانەوە چاوەڕێی زۆر زیاترەکەن ئایا بزانن هاوپەیمانەتی کەرکووک هێز و ئیرادەمانە چۆن دەتوانێتن ئەو بانگشەی ئەوەی بانگشەی بۆ دەکرد چۆن تەرجمەی دەکا و جێبەجێی دەکا لە بواری کردەکی و عەمەلیدا لە ئەنجومەنی پارێزگا هاوشان بەرامبەر ئەمە ئەو هێز و لایەنە سیاسیانەی کەوا بە دەمارگیری و تندڕەوی شۆفێنی و نەتەوەچێتی بانگەشیان دەکرد ببینین ئەوان چۆن دێنە خوارەوە چونکە پێکەوە ژیانی ئاشتیانە دەبێت لەسەر بەرمەبنای چەمچی هاوڵاتی بوون بێ ڕەگەسپەرستی نەتەوەی و ئیتنیچیش تێدا نەبێ ئەمانە خۆ ئەم تێزانە ئەم چەمکانە لە زۆر وڵاتانی دنیادا تاقی کراونەتەوە زۆربەی و دەوڵەتانەی هەوڵی ئەوەیان داوە ئەو نەتەوە سەردەستانەی هەوڵیان داوەکە نەتەوەکانی تر بسەڕنەوە شکستیان هێناوە بە نمونە لە ساڵانی ڕابردووی دوودەیە و سێدەیە ڕابردووی باشووری ئەفریقیا ڕەگەسپەرستەکان ڕەشپێستەکانیان دەسەوساندەوە سپیپێستەکان بەڵام بوو کۆتایی بە حکومڕانەکەیان هات بۆیە زوڵم و زۆڵدارێتی تا سەر بەردەوام نابێ بۆیە هەندێک جار هاوڵاتی تاچی کەرکووکی هەست دەکاتن لە کەرکووک کە ئەم هەڵبژاردنە کۆتایی هێنانە بە مەسلومیەت کۆتایی هێنانە بە تاگڕەوی کۆتایی هێنانە بەوەی کەوا یەکێکی سەپێنرا و هاتبوو هەوڵی ئەوەی ئەداتن نەتەوەی کورد بسڕێتەوە خزمەتی نەکاتن خزمەتی هاوڵاتیان نەکاتن بۆیە ئەم چەمکانە ئێستا کۆتاییان پێ هاتووە بۆیەشە ئێستا ئێمە دەبینین ئەو هێز و لایەنە سیاسیانەی کەوا بانگەشەی پێکەوە ژیانی ئاشتیانی نەتەوەیەکانیانە کرد چ پێشوازێکی گەرمیان لێ دەکرێت لایەن هاوڵاتیانەوە بۆیە زۆرترین ڕێژەی کورسەکانیان بەدەستێناوە کاک جەنگی لە هۆڵی ئەنجومەنی پارێزگای کەرکووک تا چەند کار لەسەرەوەکەن یاخۆ لیستی هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە تا چەند کار لەسەرەوە کات بۆی ئەوەلیەتی کارەکانی هەموو ئەنجومەن ببێتە ئەو دروشمەی پێکەوە ژیانی خۆت بەڵێ بۆ پێکەوە ژیانی ئاشتیانە بۆ هەموو کۆمەڵانی خەڵکی کەرکووک بەبێ جیاوازی ناوڕۆکی چەمچی پێکەوە ژیانی ئاشتیانەی نەتەوە پێکاتەکان فەلسەفە و بیرێکی سیاسیە کە بە دەرەجەی بە پلەی یەکەم لەوە دێت چۆن دەتوانیتن تۆ دادپەروەری جێبەجێ بکەی چکە دادپەروەری چەمچی هاوڵاتی بوون بەهێز دەکاتن یعنی چەمچی هاوڵاتی بوون لای تاچی دانیشتوان بەهێز دەکات لە هەر شار و وڵاتێک و ئەوەیە کابێن بۆیە
بۆ سەپاندنی بۆ جێبەجێکردنی ئەوەی کە چەند چی هاوڵاتیم بێ دەبێتەوە سیستمێکی حکومڕانی دادپەروەرانە بێ سیستمێکە هەبێ هاوڵاتێک لە شاری کەرکووک هەست بەوە نەکا بەخۆ بن نەکا بە مەزلومیت نەکا ئەوەی کە لە ڕابردوو هاوڵاتی تاچی کوردی لەگەڕە کوردەکان هەستی بە مەزلومیت دەکرد کە خزمەت گوزاری ناکرێ ئێستاکانە دەبێ ئەم تێزە کۆتایی پێبێ و من پێم وایە هاوپەیمانەتی کەرکووک هێز و ئیرادەمانە زۆرترین کورسەکانی ئەنجومەنی بەدەستێناوە هەوڵ دەدات ئەو فەلسەفە سیاسی کە هەی بۆ لە بانگەشەی هەڵبژاردن پیادەی بکات و بیکاتە بواری جێبەجێکردنەوە لەو کاتەدا ئیتروای لێدێ بەرامبەرەکانیش لایەنە نەیارەکانیشی پێکاتەکانی تریش دڵنیام کە هاوکار دەبن بۆ مەبەستە چونکە ئێمە لە بیرمان نەچێ ئامانجی هەموو حکومڕانیەک لە دنیادا بە دیێنان و دەستەبەرکردنی عەدالەتە. بەڵێ کاک جەنگی بام جاران قسە بکەین لەبەرەی خەڵکەوە بیکەین سەرڕاوی کە پێچێ لە ڕابردوشدا خەڵکانەکە بێت بۆ نونە نیگەران بوو بێتن وەکو پێویست پشتیوانی نەکرابێتن وەکو پێویست خزمەتیان پێ نەگەشت بێت بەڵام کاتێک کە پرۆسی دەنگدان هاتە پێشەوە بەو پەڕی ئینتیمای نیشتیمانیەوە بۆ پەڕی ئینتیمای نەتەوایەتیەوە چوونە سەر سونوخەکانی دەنگدان دەنجیان دایسە من بۆ نمونە خۆم لە شاری چەمچەماڵ کە لەوێ دانیشتووی ئەوم بینیم خەڵکێکە بوو بەڕاستی 2 کیلۆمەتری بە پێ ئەبڕی بۆی کە دەنجی نەفەوتێ دەنجی کە سوکارەکەی نەفەوتێ کاتێکا بینی هاوڵەتەکانی تۆ هاونیشتیمانەکانی تۆ بەو پەڕی ئینتیمای نیشتیمانی نەتەوایەتی کەلتوری هەست بە بەرپرسیارەتی و مەسئولیەتیەکە بەرامبەر بە خاک بەرامبەر بە نەتەوە بەرامبەر بە نیشتیمان بەرامبەر بە حزبەکەی خۆی تێدەنگەدا لە بەرامبەردا پێویستە تاکو چەندێک هەمیشە هاوپەیمانی و حزب پشتیوانیان بیەوە خزمەتیان بکەوە ئەم ڕۆژانی لەبەرچاو بێت. ئەمە تەمەن لە چ لە سۆشیال میدیا و چ لە میدیاکانی لایەن و هێزە سیاسە کوردەکان لە کەرکووک بە تایبەتتریش هیەچێتی نیشتیمانی کوردستان هاوڵاتیان هەن ئەم پرسیارە و ئەم گزارشتیان دەکرد کە دەبێ ئیتر پارتە سیاسەکان لە خزمەتی خەڵکدا بن. ئێمە وەک تاچی کوردی ئەوە ئەرچی خۆمان ئەرچی نیشتیمانی و نەتەوەی خۆمان بەجێگەیان و هاتین دەنگماندا بە ئێوە ئێمە ئێستا چاوەڕوانی ئەوە دەکەین ئێوە چی بۆ ئەم دەنگەی ئێماکەن ئێوە چی لەم دەنگەی ئێمە دەکەن چوەک دەنگدان مافە هەموو کەسێک حەقی خۆیەتی پیادەی بکە بەڵام چۆنێتی دانی دەنگەکە ئەرکە مەس تۆ بە چ لایەنیش سیاسی دەدەی چ متمانەیەکت هەیە ئایا تۆ سەرچیک نەچوویتە لەو دەنگەی کە داوتە لەبەرەوە دیقەتدەن ئەمڕۆکە تەواوی کۆمەڵانی خەڵک بە تایبەتی کوردانی کەرکووک قسەکەم لەسەر کوردانی کەرکووکە کە دەنجیان بە زۆرترین دەنجیان بە هاوپەیمانەتی کەرکووک و ئیرادەمانە داوە کەواتە باری قورسی ئەم هاوپەیمانەتیان قورس کردووە ئەمان ئێستا لەوانە نزیکی 6 کورسی دەبنەوە لە کەرکووک ئەم 6 کورسیە ئەم 6 کەسە دەبێت زۆرترین لە هەوڵی ئەوەدا بن خزمەت بە شارەکە بکەن داخوازەکانی خەڵک جێبەجێکەن چکە حکومەتەکان کە دروست دەبن لە پێناویەوە دروست دەبن کە خزمەت بە خەڵک بکەن نەک حکومەتەکان خزمەت بکرێن وەکەوەی کە ئەو چەمکانەی کە لە ڕابردوودا مەزلومیت هەبووە بۆیە دروستبوونی هەر حکومەتێک دەبێت لە خزمەتی خەڵکدا بێتن چکە ئەگەرنا خەڵک بۆچی دەنگ خەڵک بۆ دەنگەدا بۆیە دەنگ دەداتن بە نوێنەرەکانی کە ئەو نوێنەرانی خزمەتی بکە داخوازەکانی جێبەجێ بکە ئەو خواستانەی کە هەیەی چ لە بواری خزمەت گوزاری بێ و چ لە ڕووی ئازادی بیر و ڕابێت چ لە ڕووی وەکو کۆمەڵگەیەکی شارستانی داخوازەکانی میلەت جێبەجێکە نەک تەنها ئێستا هاوپەیمانەتی کەرکووک و ئیرادەمانە زۆرترین کورسەکانی بەدەستهێناوە تەنها بۆ دەنگدەرانی خۆی بێ ئێستا ئەم هاوپەیمانەتیە بووە بە هاوپەیمانەتی هەموو خەڵکی کەرکووک بە هەموو پێکاتەکانیەوە چونکە ئەوان ئەو هاوپەیمانەتیە یعنی ئەو دروشمانەی بەرزەوە کردو کە لە پێناوی دانیشتوانی هەموو کەرکووکە یا ئەم قسەیە باما کاتە ڕاستە بۆ لایەنەکانی تریش کە کورسیان بەدەستهێناوە بۆ هەموو لایەکە دەبێ بێن خزمەتی بکەن ئەم پەیوەندیی نێوان هاوڵاتی و حکومڕان لە دێر زەمانەوە پەیوەندیەکی دیالکتیکیە تا تۆ خزمەتی بە میلەتەکەت بکەی میلەتەکەت دەنگت پێ ئەدات و ئەو بەرنامەی کە تۆ بەرزت کردوتەوە ئەوان پشتگیری دەکەن هەر وەختێک هەر لایەنێکی سیاسی پاشەکشەی کرد لەوەی کەوا خزمەت بە میلەتەکەی بکە دەنگدەران دەنجی نادەنێ دیقەت بدەن ئێوە لە 2005 کە یەکەم هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانیش پارێزگای کەرکووک کراوە لەگەڵ ئەم نەخشە سیاسی ئێستا ئەم چ گۆڕانکاریەک دروست بووە تا تۆ خزمەتی بکەی ئەو دەنگت پێدا دەنگ دەروایە دەنگدەر چاوەڕوانی ئەوە نییە بە فەزڵ پارتە سیاسەکان پێی بفرۆشنەوە چونکە ئەوە دەنگدەرە
دەنگدەرانە دیاری دەکاتن کە چ کەسێک دەبێت بچێ حکومڕانی بکە، چ بەرنامەیەک باشترین بەرنمەیەکە خزمەت بکە، چ پارتی سیاسی بەرنمەیەکی باش هەیە بۆ خزمەت گوزاری بچێ خزمەتی کە، چ پارتێکی سیاسی هەوڵی داوە شوناس و شکۆی تاچی کورد بپارێزێ. ئەمانە هەمووی ئێستا خەڵک لە واقعدا دەبینێ. ئەمە بە دروشمی باق و بریق و زەرد و سەوز و کەس کۆمە نابێ. ئەمە بەوەیە کە بە واقعیەتەوە تاچی ئەمەوەی کە جەنابەت باست کرد، ینی بەرجەستە کراوە لە پارتێکی سیاسیە یان لە ئەوەیەکە کە چۆن ڕەگ و ڕیشەیەکی هەیە لە ناو خەڵکاوە لەگەڵ خەموو ئازارەکانی خەڵک ژیاوە. ئێستا دیقەتمە خەڵک بۆ دەنجی بە یەکێتیداوە لەم شارە، چکە یەکێتین نیجتیماعی لەم شارە لەگە خەڵکەکەی خۆی ماوەتەوە، لە هەموو لێ قەومانەکان و قەیرانەکان و ئەزمەکان تێکەڵ بە خەموو ئازارەکانیان بووە. ئەمە بۆ کارە کە دەنجی پێداون. بۆی ئێستا دووبارە کە ئەم دەنگە زۆرەی کە بۆ ئەم لایەنە سیاسی بۆ یەکێتی نیجتیماعی هاتووە کە 5 کورسیان بەدەستهێناوە، دڵنیا بن باری ئەم حیزبیان ئێستا قورستر کردووە. چۆن بتوانێت ئەم حیزبە لە ڕێگەی کورسەکانیەوە و لە ڕێگەی بەدەستهێنانی پارێزگاوە چەند زیاتر خزمەت بە دانیشتوانی شاری کەرکووک بکە. بۆی تەبەن بۆ دوو مەبەست، مەبەستی یەکەمیان ڕازگۆ دەبێت لەگەڵ ئەو کارنامەی ئەو بەرنامەی کەوا بانگەشەی بۆ دەکرد لە هەڵبەتی هەڵبژاردن، دووەمیان بۆ پاراستنی دەنگەکان و ئیدامەدانێتی. بۆی ئەگەر خەڵکەکەی تریش ئەوەی کە دەنجی بەیەکێتی نەداوە یا فریانەکەوتە بچێ دەنجی پێبدا، ئەو کاتە بڵێ خۆزگە دەچم دەنگم بەم حیزبادا کە ئێستا خزمەت بە شارەکە مەکات. بۆی لەبەرەوە پارتە سیاسیەکان و ژیانی پارتە سیاسیەکان بەندە بەو پەیوەندی دیالکتیکی کە هەیە لەگەڵ هاوڵاتیاندا، کە پەیوەندێکی ئۆرگانیکە کە دەبێت دەنگدەرانی خۆیان بەڕاستی ئەوە بکەن، ینی لە هەمیشە لە خزمەتکردنیان دابن. ئەگەر نا ئەو پارتە سیاسیانی کە نەتوانێتن خزمەت بە دانیشتوانی شارەکەی خۆی بکە، کۆتایی پێدەی و بەرەو نەمانە ڕوات. بەڵێ کات جەنگی بۆ وەکو توێژەرێکی سیاسی با کۆتا پرسیارە لێ بکەم یاخۆت کۆتا پەیامە لێ وەرگرم. حەزەکەم لەو بازنەیە کۆتا پەیامە بڵێ بە دەنگدەران یاخود کوردانی شاری کەرکووک کە هاتوونەتە سەر سندوقەکانی دەنگدان و چاوەڕی بەرەنجامێکن کە نەشە بکات لە شاری کەرکووکە ببێتە هۆی دروستبوونی وەرزێکی نوێ لە شاری کەرکووک. چی بۆ هاوڵاتیان ناڵێیت؟ هاوڵاتیانی شاری کەرکووک و دەنگدەران پەیامەکانیان چ لە سۆشیال میدیا چ لە میدیاکان و تیڤیەکانەوە زۆر باشکرا و ڕوون دیارە. دەنگدەران ئەمڕۆ بەرپرسیارەتێکی گەورەیان خستۆتە ئەستۆی پارت و لایەنە سیاسەکان و پێکاتەکانی شاری کەرکووک. تا چەند خزمەتم دەکەی منیش تا ئەو کاتە تا ئەو سنوورە دەنگت پێ دەدەم. دەبێت پارتە سیاسەکان یان هاوپەیمانەتەکان یاوانەی زۆرترین کورسەکانی شاری کەرکووکیان بەدەستهێناوە لەم پەیامەی هاوڵاتی تێبگەن، لەم پەیوەندیە ئۆرگانیک و دیالکتیەی نێوان هاوڵاتیان و دەنگدەران و کارنامە و بەرنامەی حیزبەکانیان تێبگەن. تا چەند خزمەتم دەکەی تا ئەو ڕادەیە ئەمن دەنگت پێ دەدەم. باشترین بەڵگە یەکێک لە کاندیدەکانی کەرکووک کێز و ئیرادەمانە هەمویان هەر خەڵکی باش و باشتری جوانترین پێکاتە بووە، بەڵام کەسێکیان خەڵک لە دەروی حیزبەکەشی خۆشی دەنجی پێداوە لە بەروی خزمەتی زۆر کردووە. بۆیە خزمەتکردن ئەبێتە تاقە پێوەرێک بۆ مانەوە و گەشەکردنی ئەو پارتە سیاسیانە بۆی بەردەوام بن لەو بانک لەو دروشمانەی کەوا بانگەشەی بۆ دەکەن. دەستخۆش کاک جەنگی، سپاس بۆ تەواوی زانیاریەکان.